کاژێر شەش و ئێوارەی ڕۆژی هەینیتان باش بینێرانی چاوی ڕوودا و ئەم هەفتەیەش لە چاوی ڕوودا و چەند فیچەرێکی زۆر سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون چاکانتان ئامادەکەن بەدەم شاخواردنەوە گوێ لە فیچەرەکان بگرن و سەیری بکەن. یەکەم فیچەریشمان لە گوندی مەندێرە لە ناحیەی هیران. ناحیەی هیران ناوچەیەکی زۆر جوانە، سروشتێکی زۆر دڕفێنی هەیە. جا لەوێ گوندێکەیە پێڵێن گوندی مەندێر. ئەو گوندە تەنها ماڵێکی تیاماوە کە ئەویش ماڵی مام ئەزوەرە. ئەو پێکەوە لەگەڵ هاوژینەکەی لە نێو گوندەکە هێشتا ژیان دەکەن و گوندەکەیان بە ئاوادانی هێشتوێتەوە. جا مام ئەزوەر کاتی خۆی پێشمەرگە بووە، لەبەرەوەی لە ڕێکخستنی پێشمەرگە بووە لەلایەن حکوومەتی بەعسەوە ڕژەین بەعسەوە دەستگیر دەکرێت و زیندانی دەکرێت بۆ ماوەی 20 ساڵ. لەوێ زۆر ئازارە چێشێت، بۆیە لە دوای ئەوەوە بڕیاری داوە هەموو ژیانی لە نێو گوند بە ئارامی بەسەر بەرێت. جا گوندەکە شوێنێکی زۆر دڕفێن و خۆشە و چوار دەوری هەر هەمووی شاخە. ئێرە گوندی مەندێرە. ئەم گوندە سەر بە ناحیەی هیرانە. ئەگەرچی ڕێگەیەکی ناخۆشی هەیە، بەڵام گوندێکی خۆش و بەکانیا و باخ و باخاتێکی باشی هەیە. ئەمن بەخۆم لێرە لە گوندی مەندێر لەدایک بوویمە. ئێستا من وەرن بەخۆم بە پیرەژنی ئەلێرەمە، بەس لە لای من وا ئازانم ئەمن لە ناو شاری هەولێری ئەژی هەندەم پێخۆشە. گوندی مەندێر دەکەوێتە نێوان گوندەکانی فریز و کونەفلووسە کە دەوروبەری بە شاخ گیراوە. لە گوندی مەندێر هیچ زەویەکی تەخت نییە بۆ چاندنی گەنم و جۆ. قەتپاڵی شاخەکانیان کردووەتە ڕەز و باخ و ساڵانە ترەیەکی زۆریان بەرهەم دەهێنا. ترێمان ئەلێرە بەکەر و ئێسرێ دەبر دەمان بردە لای دەشتی کۆێ دەشتی هەولێرێ دەمان بردە لای دار بەسەر و گۆبتەپە و شاخە پیسکە و لەوێ ترێمان دەفرۆشت، یعنی کیلۆیەک ترێ بە 2 کیلۆ گەنم. لە مانجی 2 دێمەوە هەتا مانجی 12 من لەو گوندەی دەبم. لەبەر ئەوەی دەبی مێشەکان بەخێوکەم و باخسەکان خاوێنکەم و لۆ خاتری ئەوەی ئازری کەم لۆ بەر و بوومی ئازر بیت لۆ کاتی بەروبوومەکەی. ئەگەر زوو نێمەوە تاخیر بم وەختی ئەو ئیشانە نامێنێ، وەختی ڕزبڕی نوشتی نامێنێ، دەبی زوو بێمەوە. لە 78 برایەکم بۆ پێشمەرگە ئەو سەرچیانە هەمووی بوو بووە کۆپتەر و شت عسکەریە دابەزی، لەبەر ئەوەی ئەوە مارە پێشمەرگەی لێیە. چابوو ئەو کاتی ئەمن لەوێ نەبووم، چوو بوومە کۆیە ترێم بر بۆ کۆیێ، بابم و داکم و سێبرا هەر هەموویان گرتن بردنیانە نەک لە سەرمان. 6 مانگان لەوێ حدز بوو. پاشی 6 مانگان ئەو جا بەریاندان هاتنەوە. ئەوە لەبەر ئەوەی برام پێشمەرگێ. لەبەر ئەوەی مام ئەزوەر لە ڕێکخستنی پێشمەرگە بوو، لە ساڵی 1989 لەلایەن حکوومەتی بەعس دەستگیرکراوە و بڕیاری زیندانیکردنی بۆ ماوەی 20 ساڵ بۆ دەرکراوە. تەنزیم بووم لەگەر فاتح کەرکووچی، زۆر عەمەلیاتمان کردیە لە کەرکووچێ لە مووسرێ. فاتح کەرکووچی شەهید بوو، برایەکەی ژیرە لێیاندا بوو چێت دەگەردایە و چێت دەگەردانیا. لەبەر ئەوەی ئەمن تەنزیم بووم دەگەر کاک فاتحی هەزار ڕەحمەتی لێبیت، ئەویش ناوی منیدا بوو گوت وەڵا ئەزوەرم لەگەردایە. لە ساری 89 ئەمن ژیرام لە ڕانیێ. ئەو جا بردمیان گرتمیان لەو تەعزیبەی بڕوا بکەنین، نەنیلۆچێ دەستانم ما نەنیلۆچێ لاقانم ما بوو. لە ئاسایش تەعزیبەکی ئەو هەیان داین ئەمن بوو، نانەگو ئاسایش لە ئەمنی کەرکووچێ. وەڵا ئەویان ئیعدام کرد، حکمی ئیعدامیاندا لە مەحکەمە سەوڕەی. ئەمنیش 20 سال حکم بووم.
ئەو ئاسەسنەکەشمان ئەبوو غرێب بوو بادۆش بوو مووسر دەوری بە هەمووی 13 ساڵ و 2 مانگ و 27 ڕۆژ ئەمن لە سزل بوو 2002 ئەمن بەر بوو تقریبا پێشی ڕوخانی سەدابی. مام ئەزوەر لە بەندیخانە ئازارێکی زۆری بینیوە بۆیە ئێستا زۆربەی ژیانی لەگەڵ هاوژینەکەی لە گوندەکەیان بەسەر دەبات. وەت ئەگەر بەر بووم لەبەر ئەوەی هەندم پێخۆش بوو یعنی ئەو چیا و چۆلە یعنی دەمەویست یعنی ئەو ئازاب و ئازار و ئەو دەردەسەریەی لە ناو سزنم دیتیا ئەلێرە ئەوێزەی لۆ بکەمەوە یعنی تۆرەی لۆ بکەمەوە خۆشەکەی خۆم لێ دەربڕم. یا الله خۆیە بەناوت بیت ئەو عەوزەمان دروست کردیا ئەو عەوزە لە زەمانی عومری باپیریشم گەورەترا بە قسر و جێتی دروستیان کردیا ئێستا ئاومان خەزم کردیا ئێستا کە ئەوە ئەو دارەی ڕادەکێشم ئەو ئاوە لێرە دێتە دەری ئەوە شینای شتی پێ ئاوەدەم. ئەوە ئەمن هەموو سپەینان لەوێن دەر ئەو ئاوەی دەبی بەڕڵا بکەم بێمە ئێرە ئەوجا ئەلێرەش ئەو ڕێ ئەوە لۆ خۆش بکەم لۆ خاتری ئاوەکە بڕواتە خوارێ ئاوەکە بستە خوارێ تێ تەماتەی پێ ئاوەدەم هەنجیری پێ ئاوەدەم هەناری پێ ئاوەدەم مێوی پێ ئاوەدەم ئەو ئاوەکەیە بەس هەموو ڕۆژێ ئەمن دەبی ئەو مادی بوونەی بکەم و بەڕڵای بکەم و ڕێی لۆ خاوەکەم و ئێرە خۆش بکەم. باخچەمان هەیە باخچەی خاوێنەکەین و دەیبڕین و ئەجاویش نان و شیوم لۆ عادرەکە جان نان و شیوەکی خۆش دەخۆین بە ئیسراحەت ئەو دەمای عادزیش بووین ئەدا دەست بە قسەی خۆشخۆشەکەین سوالفانە جێڕینەوە ئەو سوالفانم لۆ جێرتەوە ئەم لۆیە جێرمەوە کورا ئیلا نانی دەگەر ناکەم لە نەگلەی شێت کە زۆر یارمەتی شێدەم بەس نانکردنە من نان پێ ناکرێ ئەوەندەیە. گوندی مەندێر جگە لە ماڵی مام ئەزوەر هیچ ماڵێکی دیکەی لێ نەماوە بە تەنیا ئەوان گوندەکەیان بە ئاوەدانی هێشتووەتەوە. بارزان محەممەد ڕووداو گوندی مەندێر. جابێنەوە با بچین بۆ سیروان یەکێک لە ڕووبارە دیارەکانی هەرێمی کوردستانە لەوێ بێگومان ماسی شەژین هەنێک کەسیش پیشەی ماسیگرتنیان هەیە. یەکێک لەوانە حسێن محەممەدە کە لەدایک بووی ساڵی 1950 و لە تەمەنی 20 ساڵیەوە پیشەی ماسیگرتنی هەیە و خەریکی ماسیگرتنە. ئەو دەڵێت لە نێو ڕووبارەکە ئێستا ڕێژەی ماسیەکان زۆر کەم بوونەتەوە 6 تۆر هەڵەیەم بەڵام ماسیەکان زۆر کەمن. جا حسێن 50 ساڵی تەمەنی بۆ پیشەیەوە سەرقاڵە و بژێوی ژیانی خۆی و خانەوادەکەی بە ماسیگرتن پەیدا دەکات. نام حسين محمد من موالتي بنجام 74 سال دانشتي قندي 12 مام يتر ماويك هل لزجو والله تقريبا 40 سالين هذا وماسي كم خليك راو ماسي تلو رجعنا خرجة بياك نجاري اخواني رجالي واهي وجاري واشي بخاهيش ديو يتر كاسبك من هذا خليك يوم راسي يا وارد ساعه تقريبا شو بين دقيقتين تا مغرب. بسم الله الرحمن الرحيم. بەیانیش پێنجی بەیانی تێنە سەری هەڵی ئەگرین ماحسیەکەی لەکەین و دوایەوە ئەڕۆینەوە ئیتر ڕۆژانە هەموو ئیشێکی بن هەموو ڕۆژانە ئاوا ئیشەکەم وام لێرە ساعەچین تۆڕەکان هەڵەگرم و چێنمێ دایانێم ئێوارش
دوري عسر دوای عسرتیم تۆڕەکان داخەم و تەوکەل بەخوا ڕۆژی وایە وەڵا ماسی نییە وەڕووتی یەک ماسی نییە ئەڕۆی تۆ تۆڕەکان پاکەکەی تۆ ڕۆژی دوایین ئیتر ڕۆژ وایە باشە و ڕۆژ وایە بەخوا نییە ئەوتر ڕۆژ وایە باشە ڕۆژ باشە هیچ نییە ئستا ئەمڕۆ لە هەموو ڕۆژەکان ماسی کەمتووە نەبووین یا بەرەکەتی قورئان تۆڕەکەی پێ نەئازەکە چۆ ژێرێ ئەو تۆڕم داخستە ئیستا 4 کیلۆ ماسی پێوە بووە اینجا ئەڕۆینەوە لە ماڵ تۆڕەکان پاکەکەین و ئێوارەش چێنەوە دائەخەین بەیانەکەی تێن و هەڵیەگرین ئەڵە وەڵڵا بەس بخوا ماسی نییە ئەو عەزیەتە نایەرێ بەڕاستی ڕۆژ وایە باشش کوردستان نەکی ئمڕۆ ماسیمان نەوە بەڕاستی ڕۆژ وایە 15 کیلۆم گرتێ 20 گرتێ بەخوا 30 کیلۆم گرتووە ڕۆژ واشێ نیم کیلۆم نەگرتێ کیلۆیەک نەگرت ستفەیە ڕۆژانەیە ئەڵە وەڵڵا نییە ماسی نییە وەڵا زۆر کەمە قەسەم بخوا هیوایەتم ئەم بەخدەیە جاری وا بوون لە ماڵام قەسەم بخوا بێتاقەتم هاتم بۆم بەخدێ ئەڵە وەڵا من زۆر حەزم بەخدەکە هەر خەیاڵمی شەڵ هەر ڕاوکەم ئەزانانی بۆچی هەر بۆ جسمشم ئەم بەخدە ریاضەیە ئەگەڕێ ریاضەیە ئەڵە وەڵا چاکە بۆ جسمی ئینسان باشە ریاضەیە ئەمری وان لێ لەم بەخدا هەتا بمێنم حەز وا لەم بەخدە نایەنە هەر خوڕقم پێوە گرتێ بەڕاستی حوتۆرم داخسێ ئەوەی گرتێ نییە وڵا هەر نام شاد پێ ئەو شەش ماسیە و ئەو نەقەیتر هیچ ئەمەیان جارە مستەفن ئەڵە بەخوا نییە ماسی باوکم بەخوا ماسی نییە یا شتەکە ئێمە زۆری لێغن وەڵا ماسی نییە نە بەخوا نییە ئەی خوایان تۆ لەیرا ماسی گەورە ئێمارەی دێنە 5,000 کیلۆ ماسی وەسەتیشەی کیلۆی 4,000 کیلۆ ناوێ هەر نیو کیلۆیە سێ چارە کیلۆی ئەدەینە 4,000 بەس ماسی گەورە حەزەکە 20 کیلۆ بەخوا من هەروە پێنجم داوانی هاتی 5 ئێوارە دایەخەیت و بەیانی هەڵێ هەمیتر ئێوارە تێی دایەخەیت و بەیانی هەڵێگرێ ڕۆژی دوو جارێ مەم سەر و سەرەکە ماسیەکان جۆریان زۆرە ئەمە سوورە هەیە و بزە هەیە ماسی گەورەیە پێژن بزەوە سوورە هەیە و گەرا هەیەم گەرا حکوومەتیە و بزە هەیە و کوڵە هەیە و ئەم مشارە هەیە و ئەم ڕقە ژێ ماسیێکی قەڵبە ئەو پێژن ڕقە ئەوەژێ وڵام 5-6 نەوە ماسی هەیە ماسی نی هانەڵا بێخێر کیسڵ خوا دێسی تەپەڵ چیان لێکردە بخوا دەبخوا ئیساژمە لێ نازانم مەترێ بڕۆم 1 مەتر ئارە وەڵا وەڵی فێنە و ئینسان وە مناڵی فێریشتێنێ فێر ناوێ یەک دوو جا سوتەی کرێ کەوتمە سەر ناو ئاوەکە شکر بەخوا باش و نەخنتیام هەرچۆن بۆ چوومە سەر دەرەوە دەسم گرتەوە کەڵەکە کۆ چوومە سەر دەرەوە هاتمە سەر کەڵەکەکە تا ئیتر ئەڕۆینەوە تۆڕەکانەوەنە بۆ ماڵی شەڵا ئەوێنە لە ماڵ پاکەکەین و ئێوارە تێرینیوە بۆیرە دایەخێنە شەڵ کۆنیچیوە ژاپۆنیە زانن من نایزانم بەڵام ئافرەتێکی ژاپۆنی هەیە کوردی دەزانێت کوردێکی زۆر جوان قساکە هەروەها وەک هونەرمەندێکی کورد گۆرانی کوردیش دەڵێت ئێریکا ئۆیدا ئافرەتێکی ژاپۆنیا پێشتر چۆتە ئیستانبول لەوێ چەند کوردێکی ناسیوە لەوانەوە شارەزای کەلتور و هونەری کوردی و زمانی کوردی بووە و عاشقی زمانەکە بووە چی کردووە ڕۆشتۆتەوە لە تۆکیۆ لە پایتەختی ژاپۆن کورسێکی بۆ زمانی کوردی خوێندووە
لە دوای ئەوەش وازینەیە ناوتەتی با فێری گۆرانیەکانیش بم فێری گۆرانی گوتن بووە بە کوردیەکی زۆر جوان گۆرانی دەڵێتەوە وەک هونەرمەندێکی کورد باقمێ بوزستان ئایدل بێلێ دەمروستان باقمێ بوزستان ئایدل بێلێ دەمروستان Ev jina wek hunermendek Kurd stran distrê jina Japonî û muzîkşen Erika Oyda ye. Erika ji Tokyoya paytext ya Japonyayê ye û mêvana geştiyar ya Amedê ye. زمان کردی و زمان پر دورمنده و گرگ زحمت براستی. Erika çend sal berê di dema geştek ji bo Stenbolê de bi Kurdan re hevnas bûye û meraka wê ji çend ziman û muzîka Kurdî re çêbûye. وقتا من هین کردان لستنبوره هف ناس کردم وان گرگ تشتن بسر دیروکا کردی چاندا کردی زمان کردی گرگ تشت فرمن کردن و دم همو تشت برامن کشاند. چاندا تو گربابی چاندا تسوزک ورو جهاندا شفچو جانتونه هاتی اسمام هیا ملکاندا. Erika dibêje çanda devkiya Kurdan û muzîka Kurdî ji navê xwe mezintir û xurtirin. Erika'ya. Nabete çi? Nabete İbrahim'e. İbrahim. Başı. از راستی که من شوپین دوکی یا کردی هاتم راستی ماتمایی مام شاش مام وقتا از چم گنده که پاسوره سرانه که یکم کرشو گفتار کرد کرشو نو بدارو ویلو لو 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 ویلو لو لو لاوی کنو بدارو یاردمی امرت. Erikaya ku ji her xelek çanda Kurdî haydare ji xwarinên Kurdan jî gelek hez dike. Her wiha ew dibêje heke ez rojek ji bo berdewam mayînê biryar bidim li bajarek Kurdan bimînim ew bajar jî dê colemêrk be. Mevandariya Kurdan süper. Gelek vaqta ez jala yekem bum mevana Kurdan şaşma. Evçiye o xarin kek meyve. Çay. O çay. Gelek şaşman. O xaras nabu. Bu min peybeke yekem ya zaman kurut. Spas. Duyam buxa. Buxa. Jina Japonî li wan bajarên ku diçe û li nav Amedê hemû danûstendinên xwe bi Kurdî dike. Merhaba, cigerim. Xora dua بدم. Yani Japonya atiye zamanı mek en az kaseme zane. Jime baştır jiberi haberde. Stran jime baştır haberde. Yani em Türkiye hoş bun fakat gedeme yani deru dorame insan emez de Kurdi haber nade. Jine ki Japonya atiye o var koş strana jibêje kurmancı haberde مشكو فديكر يعني جي عماد فديكر Erika li peravê çemê Dicleyê dibin pira dehderiya Merwaniyan da bi strana Ferhat dawîl geşta xwe ya Amedê tîne û bi hêviya demek Kurd te carek tin were bergere Japonyayê. Ey Ferhat, ey Ferhat, vektu xaziyamın pirdir eşkurhat, ey Ferhat,
عبدالسلام اکنجی رو دا آمد ئۆرکێسترای ئۆزبەکی میوزیک و گۆرانی کوردی نوێ دەکەنەوە چەندی گۆرانی فۆلکلۆری کوردی لەلایەن ئۆرکێسترای ئۆزبەکی دەگوترێتەوە و دەژەنرێت ئاوازدانەرێکی ئۆزبەکی بە ناوی ئومێدجان حەبیبەڵایۆف پێش 3 ساڵ لەگەڵ میوزیکژەنێکی کورد یەکتر دەناسن و شارەزای میوزیکی کوردی دەبێت دواتر 200 گۆرانی فۆلکلۆری کوردی بۆ ئۆرکێسترای ئۆزبەکی ڕێک دەخات ئەو دەڵێت هونەری کوردی کللتورێکی زۆر کۆن و هەروەها میوزیکی زۆر جوان و دەوڵەمەندی هەیە ئێمەش زۆر پێمان خۆشە کاتێکە لەنێو ئۆرکێستراکە ئەو گۆرانیانە دەژەنین جاسەرۆکی ئۆرکێستراکە شێرزۆ شێڤریکۆف دەڵێت ئێمە ئاوات دەخوازین ڕۆژێک لە ڕۆژان بتوانین ئەم هونەرە هەم هونەری ئۆزبەکی هەموو گۆرانیانە ئێمە لە ئۆرکێستراکەی خۆمان کوردین و دەیانژەنین لە کوردستان بۆ جەماوەری خەڵکی کوردیش بژەنین فیلارمۆنیا دەولەتی یا ئۆزبەکستانی ji hola wê dengê muzîka Kurdî tê bihîstin ku ji aliya Orkestroya Sîmfonîk Fatih icra kirin. Filarmoniya Özbekistanê di bin bana Wezareta Çandê de hatiye damezrandin. Têda bi dehan komên stran û govendê û çend orkestroyên cuda kar dikin. Bestekara Özbek Umidjon Habibullayev beriya 3 salan bi alîkariya muzîkjeneke Kurd bi sedan stranên Kurdî li gorê Orkestroya Sîmfonîk ûcandibû. Muzîka Kurdî bêguman aheng û şêwazên xwe yên taybet hene. Dema teklîf bo min hat ku em li ser muzîka Kurdî hevkarî bikin, min bi kêfxweşî ew teklîf qebûl kir û min li ser bingeha stranên Kurdiyên Gelerî dest bi bestekirina awaz û piyesên bo Orkestroya Senfoniyê kirin. Di werza pêşîn de me li ser sih kasetan kar kir û zêdetir ji 100 stranên Kurdî re awazên bo senfoniyê tomar kir. Di werza duyem de jî me dîsa zêdetir ji 100 stran tomar kir. Umidjon perwerdehiya xwe li Akademiya Müzîkê ya Taşkentê standiye. Di salên xwendekariyê de hunere awazdanerê zêdetir balê kişandiye. Bi taybetî awazdaneriya bo fîlman. Umidcan taniha bi dehan fîlmên xwemalî û biyanî re müzik bestekiriye. Em gelek dixwazin ku sazandeyên Kurd li Özbekistanê konserdan bidin bi amûrên xwe ve li gel ku Orkestra Ameya Senfonîk û Orkestra Ameya Amûrên Gelerî wekî solîst muzîka Kurdî icra bikin. Orkestroya Devletê Akademîk ya Amûrên Gelerî ya Özbekistanê niha amadekariya konserê dike. Di repertuarê wê de berhemekî Kurdî jî heye. Strana du Bedewî Bîcraya Orkestroya Akademîk ya Amûrên Netewî ya Özbekistanê dageriye li piyêsekî bi hewildana bestekar Umidcan Habibullayev. موزیکا کوردی مینا همو موزیکن روجهلاتی گلک زنگینه. جبر ویجی جبومه آماده کرنا موزیکا کوردی با ارکسترایا امورین گلری کفخوشیه که مزنه. افده سالن کو املگل بستکار می بهرمند امیدجان حبیباللایف هفکاری دکن لسر موزیکا کوردی. مگلک دخواست و بهیوینه کو به ارکسترا امورین گلری سردانا کردستان بکن و درکوین پیش تماشاوانین کرد و موزیکا خواه یانه توایی پیشکش بکن.
موزیکژنên Özbek dibêjin müzikên Kurdî û Özbekî wek du mînakên müzîka rojhilatî gelek hêlên xwe ve nêzî hebin. Navê min Meftûne ye, ez li Dûtarê dijinim. Ev amûrê me yê netewê ye. Bi vê amûrê em dikarin awaz û melodiyên cihereng bijinin. Îro em bi orkestraya berhemekê mamosta Umîtcan amade dikin. Me berê muzîka Kurdî nedizanî. Niha em dizanin ku muzîka Kurdî û Özbekî jî gelekî nêzîkî hebin û pêşkêşkirin bo me asan e û em kêfxweş in. فیچەرەکانتان بەدڵ بوو؟ هیوادارم بەدڵتان بوو بێ جا هەفتەی داهاتوو ڕۆژی هەینی کاژێر 6 ئێوارە دیسان چاوەڕێی چاوی ڕۆداو بن هەر شاد بن.